بەرهەمێنانی فستق لە پارێزگای هەڵەبجە ڕوو لە گەشەکردنە. لە ئێستاش کە وەرزی ڕنینی بەرهەمی فستقە باخداران دەستیان کردووە بە کۆکردنەوەی بەرهەمەکانیان. ئەندازیارێکی کشتتوکاڵی کە سەرپەرشتی باخێکی 1600 بنی فستقەکە پێی وایە کەش و هەوا و خاکی هەڵەبجە لە بارترینە بۆ بەرهەمێنانی فستق دوای بەرهەمی هەنار. منتیقەی هەڵەبجەش بە تایبەتی لە سەر و سیروانەوە زۆر گونجاوە بۆ زراعەتی فستق لەبەرەوەی کەوە بۆ خواری سیروان با بڵین منتیقەی شارەزور کاچێتە خواری شارەزورە و عمقی شارەزور لەبەرەوە مستەوای ئاوی ئەرزەکەی بەرزترە مساعد نییە بۆ فستق. گرنگی فستق بە منتیقەی هەڵەبجە من ئازامە ئەگەر فەلاح و بە تایبەتی حکوومەتیش ئەگەر تەرجیعی فەلاح بکە دوای هەنارە بێتە بەروبوومی دووهەم لە منتیقەی هەڵەبجە ئەگەر گرنگی پێ بدەن، چونکە زۆر لەبارە منتیقە زۆر لەبارە بووی. داری فستق کە دوای 7 ساڵ لە چاندنی دێتە بەرهەم یەکێکە لە درەختە تەمەن درێژەکان ساڵ بە ساڵ بەرهەمی زیاترەکات. بەڵام ئەم ساڵ بەهۆیەوەی بەهارەکەی بارانبارین تێیدا زیاتر بوو کاریگەری دانا لە سەر کەمبوونەوەی بەرهەمی فستق. لە کاتی خۆیان کە کاتی پێگەیشتنا حبوبی لە قاقکە دروستە بێدەن کە هەڵاڵەکان نێرینە تاوان تۆزەکەش نەخڵە بێ بە هۆکاری باوە نەخڵێ بۆ سەر مێینەکان و تەڵقی حەبێ و ئەپیتێنرێ، بەڵام بەهۆی بارانبارینەکەەوە وابزانم سیرێکی باشی لە دابەزان نسبەتی تەڵقیح کردووە پیتاندن. شارەزایەکی ئابووری پێی وایە گرنگە حکوومەت لەسەر یەک سەرچاوە ئابووری خۆی بنیاد نەنێت، بیر لە فرە سەرچاوەیی داهاتی ئابووری بکاتەوە. پێشخستنی کەرتی کشتتوکاڵ و هاوکاریکردنی جوتیارانی هەڵەبجە لە بەرهەمێنانی فستق کاریگەرترین ڕێگایە کە بتوانێت وەک سەرچاوەیەکی داهاتی ئابووری بیگرێتە بەر. حکوومەتی هەرێمی کوردستان تەمان بە دوو شێوە دەتوانێت هاوکاری بکە، شێوەیەکیان ڕاستەخۆی شێوەیەکیان ناڕاستەخۆی. لە ئێستا حکوومەت لەبەرەوەی هێشتا قەیرانایە و هێشتا دەرباز نەمووی لەو قەیرانێکەوە 4-5 ساڵێکی مان خواردووە. حکوومەت تەنها توانێت لە ڕێگەی ناڕاستەخۆ هاوکاری ئەو جوتیار و ئەو بەرهێنانە بکەوە دەستیان کردەوە بە بەرهێنانی ئەم بەرهەمەیە. ئەویش ئەوەیەکەوە یەکەم ئەو داو دەرمانانێکەوە پێویستە بە تایبەتی بۆ مێرووە زیانبەخشەکان زایدان هەمووی گرنگتر کە ئێستا بەرهەمەکات و هاتوۆتە بەرهەم ئەوەی کەەوە بازارێک بۆ ئەم بەرهەم بدۆزێتەوە. ئێمە ئەومان لەبیر نەچێت گرنگترین شتێک لە دوای بەرهەم بازارە، چونکە کاتێککە بازار نەبوو بە ساختنەوەی بەرهەمەکە هیچ مانایەکی نێو کاتێک جوتیارەکە خاوەن باخەکە و بەرهێنەکە تەنها لەسەر رابێت. خواردنی فستق با پێی توێژینەوە پزیشکیەکان بەهۆیەوەی ڕێژەی لە سەداسی ڤیتامینی ئی تێدایە هۆکارە بۆ ڕێگریکردن لە چەند جۆرێک لە نەخۆشی شێرپەنجە، هاوکات بۆ دابەزاندنی کێش و هەرسبوونی خۆراک بە سوودا، هەروەها بەهۆی بوونی دژە ئۆکسان تێدا بە جوانکەری سروشتی ڕوخسار ناوەبرێت، چونکە جگە لە مادەکانی هاسن ڤیتامینەکانی بیوەن و بیشەشی تێدایە کە بۆ بەهێزکردنی خانەی دەمارەکان بە سوودا، هەروەها بۆ چالاکردنی مێشک و چالاکردنی سوڕی خوێن گرنگە، ڕێگریەکات لە مەینی خوێن. خواردنی فستق هۆکارە بۆ چارەسەری نەخۆشی شەکرەی خوێن. لە ئێستادا لە سنووری پارێزگای هەڵەبجە 45 دۆنم زەوی بە باخی فستق چێنراوە. ئەگەر حکوومەت هاوکاری باخەوانان بکە لە دوای بەرهەمێنانی هەنار ئەوە بەهۆی لەباربوونی خاک و ئاوی هەڵەبجەوە ناسنامە و ناوبانگی فستقیش هاوشانی هەناری هەڵەبجە بە هەڵەبجە بەخشرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.